فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی زۆر بەڕێز و خۆشەویست، لە زنجیرە باسەکەماندا کە لەم مانگی ڕەمەزانەدا لە خزمەتتانە پێشکەشمان کرد و خوای گەورە بە لوتفی خۆی لێمان قبوڵ بفەرمێ و لە هەڵەکانمان ببورێ. زنجیرە باسی بزانە لە کۆتاییەکانی شەوانی قەدردا باسێکی تایبەتمان پێشکەش کرد، بزانە کێ بەهەشتیە. ئەم شەو گەیشتینە ئەڵقەی شەشەمی ئەو باسە. بزانە کێ بەهەشتیە. خوای پەروەردگار لە ڕێی قورئانە پیرۆزەکەیەوە، لە ڕێی پێغەمبەری ئەکرەمەوە عەلەیهی السەلات وەسسەلام هەر لەم دونیادا ڕێگاکانی گەیشتن بە بەهەشتی نیشانداوین. فەزلی خوای پەروەردگار ئەوەندە زۆرە، ڕێگای گەیشتن بە بەهەشت یەک ڕێگا نییە، چونکە مرۆڤەکان تواناکانیان جیاوازە. خوای پەروەردگار بۆ دەوڵەمەندێک دەڕەخسێنێ ماڵێکی خوا ئاوەدان کاتەوە. ڕەسوول الله صلی الله علیه وسلم مژدەیە داتێ کەسێک بەیتێک بینایەک بۆ خوای پەروەردگار، بەڵام لله من بەنا مەسجیدەن لنفسه نەبێ، بۆی لە سەقفەکەی بنووسن فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان کەسی عەشیرەتی فڵان کەسی لە نەتەوەی فڵان کەسی باپیری لە ساڵی ئەوەندە لەدایک بووە، وەکو لافتەی تەعزیە. لله خالیسەن بۆ خوا، وتی خوایە منەوە تەسلیمم بە تۆ کرد، منیش نوێژ خوێنێکم لەو مزگەوتەدا، خوداش ئاگاداری نیەتی ناو دڵەکەی بۆ ئەمەی بۆ خوا کرد. بەنە الله له بەیتەن فی الجەنە، خوای گەورە کۆشکێکی لە بەهەشتا بۆ دروست دەکا. ئەوە دیاریە تایبەتەکەی خوایە. خوا دەفەرمێ بێجگەلەوەی کە بۆشت ئامادەکراوەکو ئیماندارێک، ئەمەیان تایبەت بە تۆیە کە ماڵی خوا دروست کردووە، کە بەشداریت تێدا کردووە. جەنابەت ئیمکانێتی ئەوە نییە، پارە لە جیفانتانێ، بەڵام مزگەوتەکە دەبینی هیچ شن نەکردووە، وڵی ئۆخەی لە خوا بەزیاد بێ مزگەوتێ دروست کراوە. خوا بەو ئۆخەی ناودڵە کە لە دڵەوە ئەلحەمدوللیلا مشتاقی کە ئەو مزگەوتە جوانە دەبینی، خوا بەشی تۆش دەدا. ئەوە تۆ بەنێتی ناودڵ، بەو نێتە پاکت، بەو شکرانە بژێری خوایە، بەو فەرەحی کە بە دڵتا هات ماڵی خوات بە ئاوەدانی و بە جوانی بینی، خوا تۆش بێ بەش ناکە. یەکێکی تر بیرێک ئاو لێ دەدا، وەکو ئیمامی عوسمان خەڵکی مەدینەی لە بێ ئاوی ڕزگار کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی عوسمان بەهەشتی بۆ واجب بوو، ئەوەی کە خەڵکی لە تینوێتی ڕزگار کرد بەهەشتی خوای بۆ واجب بوو. جەنابەت بیرێک لێ دەدەی کە کانێک خاوێن دەکاتەوە، لە گوندێک بێ، لە شارێک بێ، لە گەڕەکێک بێ. یەکێکی تر زانست فێری خەڵک دەکا، ئەو عیلمە دەبێتە بەرەکەت و خوای پەروەردگار دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وعدی داوە، ئەوە خوای پەروەردگار پێ ڕادەگەیەنە کە بە خەڵکەکە بڵێ من سەلەکە طەریقا یەلتەمیس فیه علما سهل الله له طريقا إلى الجنة. تۆ ڕوود کردووەتە ماڵی خوا بۆی زانستێک فێربی، ڕوود کردووەتە زانکۆیەک بۆی عیلمێک فێربی، بۆ ئەوەی خزمەتی دینی خوا، خاک و خەڵکەکەی خۆتی پێ بکەی، فەقیر و هەژارێک ڕزگارکەی بە طبەکەت، بە هەندەسەکەت، بە قانونەکەت دیفاع لە مەزلومێک، لە ستەم لێکراوێک بکەی، خوای پەروەردگار ڕێگەی بەهەشت بۆ ئاسان دەکا. ئەوە تۆ توێ سەر ڕێگەی بەهەشتەکە. ئیتر بۆیە ها حەدیسەکان بەڕێزان زۆرن، وەکو لە شەوانی ڕابردوودا لە وتارەکانی زنجیرە باسی بزانەدا باسمان کرد، هەر جارە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسێک دەکاتەوە بۆی کەسمان لێی مەحروم نین. لێرەدا ئەم شۆ دەچینە خزمەت کۆمەڵە خاڵی تر. من مات وهو بريء من ثلاث الكبر والغلول والدين دخل الجنة. تفتیشێکی خۆت بکە، فەحسێکی خۆت بکە. ئەگەر ئەم سیانەتیانێ دڵت بە خۆت خۆش بێ، هیوا هەیە بە ئەمانەی تیانێ پشکنینەکەی پاک دەرچوو، سوپاس بۆ خوات دەرچوو، فەحسەکانت خاوێنە. خاڵی یەکەم دەروونە، هەر کەسێک پاک بوو لە بەخۆ گەورە زانین، لە بەخۆ نازین، لە پۆز لێدان بەسەر خەڵکە، هەر کەسێک معدەنی ئەسڵی خۆی دەرکەوت، چوە سەر کورسی، ئیمزا واژۆیەکی هەبوو، مۆرێکی بەدەستەوە بوو، خۆی لێ نەگۆڕا، هەر بە بەندەیەکی زەعیفی خوا خۆی هاتە بەرچاو، ئەمجا زیاتر هەستی کرد کە پێویستە خزمەتکاری خەڵک بێ. ئەو پۆستە هیچ نەیگۆڕی، هەر ئینسانە بە ڕێزەکەی جاران مایەوە.
کولێرەیەکی زیاتر لە خەڵک لەسەر سفرەکە بوو هیچ خۆی لێ نەگۆڕە هەر وتی نانخۆری سفرەی خوای ڕەب العالەمینم خودایە لێت بەس زیاد بێ ئەوە لوتفی خۆتە نەک پیاوەتی و ئازایەتی و لێزانی و زیرەکی خۆم ئەگەر ئەمە تێدایە خاڵی یەکەمت تێدایە فەحسەکەت پاک بوو ئەوە تۆ جێگەت بەهەشتە دووەمیان ئەلغولول ئەو کەسانەی کەوا تا دەمرن دەستیان نەچۆتە ماڵی گشتی دزیان نەکردووە تاڵانیان نەکردووە گەندەڵیان نەکردووە لێدە و بڕۆیان نەکردووە وەسڵی بەتاڵیان نەخواردووە دەسەڵاتی شت هەبووە لەبەر دەستی شتدا بوو زۆر بە ئاسانی وەکو ئەو خەڵکە دەتوانی لە پڕێکا ببی بە کوڕێک بەزووتر نە ئەم چوار ڕۆژەی دنیا بەو بەهەشتە بگۆڕمەوە خوایە نەبەخوا والله خوا پەکیشم ناخاو نان و پۆستەکەشم هەر دەبێ و بەسەر بەرزیش دەژیم و بەسەر بەرزیش دەمرم لەبەر خاتری خوا لەو شوێنانەی کەماڵی گشتی دەوڵەتت هاتە بەردەست تۆ خۆتت لێ پاراست ئەو ڕۆژەی کە دەمری ویژدانت مرتاحە ئەو ڕۆژەی لەسەر ئەو کورسێ لادەچی ئۆخەی ماڵی گشتی دەوڵەتم نەخواردووە هیچم نەخواردووە شتێک کە پەیوەندی بە عامی خەڵکەوە بێ من دەستم بۆ نەبردووە بە پوخت و خاوێنی کارم کرد ئەوە فەحسی دووەمیشت پاک بوو سێمیان ئەدەین پارە لە خەڵک وەرنەگرتووە قەرزن نەکردووە بەنێتی ئەوەی بیخۆی ئەینا هەموو مرۆڤێک لە ژیانە تووشی قەرزاری دەبێ و ئەو کاتێک کە قەرزەکەت کردوتت خوایە یارمەتیم دەی بیدەمەوە خوا نەخواستە لە مردی بەسەرا بۆت نەدرایەوە تۆ بەر ئەوە ناکەوی تۆ فەحسەکەت هەر پاکە چونکە خوا سەیری نێتی ناو دڵت دەکا بەڵام کەسێ پارەی خەڵکی وەرگوتی هەر ئەوەندە دەستم لێی گیر بێ تازە تەواو کورە بەیانی ناچار دەبێت چیم لێ دەکا خۆ حاکم نامکوژێ ئەڵە وەرە بە نیوە قەیمە سوڵحێک بکەین و نیوەی پارەکەی دەخۆم و نیوەی دەدەمەوە دوو کەس دەکەونە بینەوە ئەو کەسەی ئەمە بێ فەحسەکەی دەرنەچوو پاک نییە تۆ ئەگەر ئەمە نەبوو ئەو ڕۆژەی لە دنیا دەردەچی قەرزاری کەس نەبووی ماڵی خەڵکن نەخوار بوو دەخەلە الجەنە الحەمدولله جێگەت بەهەشتە بەڕێزان خەڵکێکەیە ئەم کۆمەڵ عالەمی زۆر بە ملیۆن خەڵک لەم ڕێگایەوە ئەم فەحسانەیان پاک بوو بیان خەنە بەهەشتەوە یەکێکی تر دێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحا دەفەرمێ من عال جاريتين حتى تبلغا جاء يوم القيامة أنا وهو كهاتين وضم أصابعه رواه مسلم حەدیثەکە لە صحیحی مسلمە بەژمارە فەرموودەی 2630 کاتووە ئەمە بەهەشتیەکان پلەیان هەیە بەرزتریشە ئەمەیان زۆر بەرزە کەسێک خوای پەروەردگار کردی بە سەرپەرشتیار و بەخێوکەر و وەلی ئەمر مشورخۆری دوو ئافرەت جا شێخ ئیبن عوسەیمین ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە شەرحی ڕیاض الصالحیندا لە بەرگی دوودا لە لاپەڕەی 63دا زۆر جوان شەرحی ئەم حەدیثە دەکا دەفەرمێت جاریەتەین یعنی دوو ئافرەت ئەو دوو ئافرەتە کچت بن هەر کەسێک خوای گەورە دوو کچی بداتێ هیوا هەیە کچی نییە سەرپەرشتیاری دوو خوشک دەبێ باوکیان مردووە دوو خوشکی بۆ ماوەتەوە ئەم لە شوێنی باوکیانە خەمخۆر مشورخۆر لە دوو بارەوە یەکەمیان لە بوارە مادیەکەدا لە جلوبەرێک لە پێخۆر ڕۆژانە دەپرسێ کچەکەم حەزت لە چییە کچی خۆم حەستان لە چییە بۆتان بێنمەوە کچەکەی حەزی لە چییە لە جلوبەرگێکی شەرعیە لە تەبێداویستیەکە سیارەی بۆ کوڕەکەی کڕیوە کچەکەم بەخوا سیارێکی دەوێت بۆ تۆ بکڕم جا فەرقی تۆ کوڕەکەم چییە ئەوەندە بەڕێزەوە ڕێزی ئەم کچێگرت ئەو دەخوێنێ بە پارە بە تۆش بخوێنی بە پارە ئەو ژنم بۆ هێنا یارمەتیم دات کچەکەم تۆ شوودەکەی چاوم لەوە نییە سینە پاقلاوەکەش لە ماڵی کابراوە بێ قەیچێک ئاگە هەم با بە قەدەر توانە جاخوا سەیری دەسەڵات و توانای تۆ دەکا هەیە ئیمکانێتی کەمە بە قەدەر توانای خۆی ڕێز لە کچەکەی دەگرێ خوش نایەڵە خوشکەکانی چاو لە دەستی خەڵک بن مەردانە چەند بەڕێزی وەکو جەنابتان گەنجتان ئێستا لەم مزگەوتەتیایە خوای گەورە باوکی لێ سەندۆتەوە باوکی نەماوە مەردانە و پیاوانە خزمەتی خوشکەکانی دەکات دوو خوشکی بەڕوو سووری بەخێو دەکا ئەوە لایەنە مادیەکە دووەم لە لایەنی پەروەردەییەوە ئەیان کا بە ئەهلی مزگەوت بە حیجاب بە نوێش خوێن بە قورئان خوێن هادان هێنێ لەگەڵ خۆیدا بۆ مزگەوت بۆ مزگەوتی ئافرەتان ڕێنمایی خێریان دەکا قسەی خێریان بۆ دەکا حتا تەبلوغا تاوەکو پێدەگەن تا باڵغ دەبن تا وەختی شوکردنیان دێ ئەمجا ڕێگریان لێ ناکا باوکێک نابێتە بەردی خەڕ کچەکەی بەدڵ نیایەوە دەزانێ حەزی لە کوڕێکە با بە حەز لێکردن بێشەرعی بوون نییە مەبەستمەوە نییە هەر هاوسەرگیری وا دەکرێ خۆ لە ئاسمانەوە پیاوێکدا نابارێ وەڵڵا یان دەبێت لە جامیعە بیناسی یان لە ڕێی ڕەفیقێکتەوە دەیناسی ئیتر ئەم ڕۆژاری وای لاتۆ لە فەیسبووکێکەوە ئەگەر سنوورەکان نەبەزیاندرێن بینی و تا لە ڕێی هاوڕێیەکەوە بۆت باس کراوە کوڕکش هەروە دەناسێت قابلە خۆزەوە هەروە دەکرێت ئەم باوکە کە زانی ئەم کوڕە دوو فەحسی بۆ دەکات دینی تەواوە ئەخلاقی تەواوە
ئتر نابێتە ڕێگر لە بەردەمی کچەکەیان، نابێتە ڕێگر لە بەردەمی خوشکەکەیە. وەڵا عەشیرەتی ئێمە کاتی خۆی ڕقمان لە عەشیرەتی ماڵی فڵان کەس بووە، کاتی خۆی باپیرە گەورەی ئەو لەگەڵ باپیرە گەورەی مندا لە بەدەرگای مزگەوتی فڵان لا دێدا عاجزیان بووە. ئێستا لەو شارەدا من ئەوانە دەبینم فەقیرە ئەو دوانە نایڵ کاکە کوڕەکە نەوەڵڵا کوڕەکە هیچ عیبی نییە، بەڵام من هەر لەگەڵ ئەو قەومایە لەگەڵ ئەو عەشیرەتایە خۆشحاڵیم نایە. بۆ تۆ فەوز دەکەیەوە یان هاوسەرگیری دەکەی کاکە. ئەم ئینسانە مەردە، کچەکەی گەیشتە حەدی باڵغ بوون بە ئاواتی دڵی خۆی لە دین و ئەخلاقی کوڕەکە ڕازی بوو پێشکەشی دەکا. خوشکەکەی زانی دڵی بە کەسێکەوەیە و بە ئەخلاق و بە ئەدەبەوە دەستی حرامیان بە یەک نەکەوتووە، شەرەف و ناموسی پارێزراوە، ئەوە لەلایەنی مادی و معنەوی بەخێویان دەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدە دەدا بە ئێوە چێتان هەیە دوو کچی هەبێ و دوو خوشکی هەبێ و ئاوا مەردانە لە خزمەتیاندا بوو بێ، دەفەرمێ پەنجەکانی ئاوا بەرز کردەوە، سەحابە هەمووی دانیشتبوو مزگەوت پڕ بوو، فەرمووی لەگەڵ منایە ئاوا لە بەهەشتا، ڕەفیقی منە لە بەهەشتا. زۆر گەورەیە، زۆر زۆر گەورەیە، یعنی نەکەرەوەی دەچێتە بەهەشتەوە، دراوسێی ماڵی پێغەمبەرە لە بەهەشتا. سبحان الله، بەس من پلەی پێغەمبەراتی لە پێشەوەم. ئێستا ئەوانەی دراوسەکانی ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەهەشتا یەکی ئەو مەردەیە کە خزمەتی دوو کچەکەی یان دوو خوشکەکەی کردووە. ئاگاتان لە ئافرەتان بێ، بەس دەبەر خاتوی خوا ئەو نێتت خاوێن کە بەڕێزم ماڵێ لەبەر قەومایەتی و لەبەر لۆمەی خەڵک و خەڵکوان پێ بڵێ ئێمە ئەم باسانە بۆیە دەکەین، تۆ بڵێ خوا لەبەر تۆ یا ڕەبی خوایە بۆیە ڕێز لەو کچەم دەگرم بۆی ئەم حەدیسە بەدەست بێنم، خوا لەڕێی ئەو دوو کچەمەوە بەهەشتی خوام لە تۆ دەوێ، خوا لەڕێی خزمەتکردنی ئەو دوو خوشکەمەوە من پاداشتی حەقی کەسم نییە، مەر خەڵک پێم بڵێ کوڕی چاک بوو، خەڵک بڵێ باوکێکی چاک بوو، من ئەوەم ناوێ، خوا بەهەشتم لە تۆ دەوێ. دڵنیا بە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قیامەتە وەخت خۆت دەبینێەوە لە دراوسەکەی ماڵی پێغەمبەری صلی الله علیه وسلم، ئەوەندە لە پێغەمبەری خوا لە بەهەشتا نزیکی. سێمیان کەسێک بەچی بەهەشت بەدەست دێنێ، هیچی وای نییە، بەس زۆر تامەزرۆی بەهەشتە. من سأل الله الجنة 3 مرات قالت الجنة اللهم أدخله الجنة. هەر کەسێ بەیانیان دوای نوێژی بەیانی 3 جار لە ناخی دڵەوە بکڵێ یا ڕەبی خوا بەهەشتم بدەیتێ، یا ڕەبی خوا بەهەشتم بدەیتێ، یا ڕەبی خوا بەهەشتم بدەیتێ. بەهەشت کچێک نەبێ، کوتیان کابرایەک هەروای دەگوت، کوتیان کوڕە خوا دەداتێ، کوڕە کوتی من کچێکە ناوی بەهەشتە، مەبەست دەوە نەبێ، بەهەشت مەبەستە ئەلجەن نەبێ. لەو کاتەیە بڵێ یا ڕەبی خوا لە ناخی دڵەوە بکڵێ ئەوەندە تامەزرۆی بەهەشت بی، ئەوا بەردەوام دوعا بکەی بەیانیان و ئێواران یا ڕەبی خوایە بەهەشتم بەنسیب بکەی، ئەو بەهەشتێک کە مەبەستمە. دەفەرمێ بەهەشت خۆی وەڵام دەداتەوە، دەڵێ یا ڕەبی خوایە فڵان کەس بێنێ ناومەوە، چونکە زۆر ئارەزوومەندی منە. یعنی کەسێک ئەوەندە مشتاق بێ هیچی وای نەکردووە لە دنیادا، بەس بەڕاستی کە قورئان دەخوێندرێ ئێستا مامۆستاکەروان خوای گەورە پاداش داتەوە مامۆستا هێمن کە لە پێشنوێژیدا ئەو ئاەتانەی باسی بەهەشت دەکەن بۆمان دەخوێنن، تۆ یەکسەر لەگەڵ یا تێکەڵاو دەبی، خوا نوێژەکە کۆتایی پێناوە، وا ئەزانین لە بەهەشتای، باوەڕ کە سەیری دڵ و دەرونی خۆت کە ئەگەر وا بووی جێگەت بەهەشتە، بەهەشت دوعا دەکا خوایە جێگام بۆ داناوە بێتە ناومەوە. خۆمەت پێ دەکرێ بەڕێزان، ئەمە ناکرێ قورسە نەبەخوا، دایمە دڵ لەگەڵ بەهەشتا بێ. والله الحمد لله زۆربەی جار وا بووین، کۆشکی بەرزم بینیەوە زۆر خۆش بووە، یەکسەر بیرم لەوە کردوێتەوە ئەبێ خوای بەهەشت چۆن بێ، خوایە مەزرعەیەکی خۆش دەبینی ئەو هەموو دار و درەخت و ئاو فوارە، یەکسەر تۆ بیرت تخوا حەیف نییە، تو خوا لاوازی نییە حەسوودی بە خەڵک بەری، بڵێ ئەوە فڵان کەس لەکوێ کورەوە هەر چییەوە باشی 100 ساڵیکردنەوەکانی پێ ڕازی نابن شۆفری لێدەن، بەخوا پاشی 50 ساڵیکەوە خانوانە هەر هەموو فڕێ درێن، هەر کەس نایەوێ، تەواو دەبێ بیر بکەوە ئەی خوا دەبێت لە بەهەشتا من چیم هەبێ، ئەی خوا دەبێت بەهەشت چەند خۆش بێ. ئەمە عەبد دروستی کردو، ئەمە ئەندازیارێک بەندەیەکی لاواز بە قەڵەم کێشاوێتی و دوو وەستا و کرێکار لەشیان ساق بێ، ئەم شتە جوانیان دروست کردو، ئەی خوایە ئەبێ بەهەشت کە تۆ دروستت کردو چۆن بێ. واللهی دایمە ئەوا دڵ لەگەڵ بەهەشتا بێ، دڵنیا بە بەهەشتی خوا جێگەت دەبێ، بەهەشت خۆی داوات دەکا، خوایە ئەوم تامەزرۆی منە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبی هورەیرە سەحابەی پایەبەرز وەکو لە مسند ئیمام ئەحمەدا هاتووە و لە ئەدەب المفرد ئیمامی بوخاریدا هاتووە و شێخ ئەلبانی لە سلسلەی حەدیث صحیحەدا بە ژمارە فەرموودەی 977 دەفەرمێ حەدیثێکی حەسەنە، دەفەرمێ سئل عن أكثر ما يدخل الناس النار، پرسیار لە پێغەمبەر کرا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکی بەهۆی چیەوە بە زۆری دەچنە ئاگرەوە، بەس بەهۆی چیەوە خەڵک دەچێتە ئاگرەوە؟ فەرمووی الفەم والفەرج، دووشت دوو دالەکە، ئاگال لە دوو دال بێ، دەم و داوێن. زۆربەی خەڵکی بەهۆی دەمیانەوە دەچنە جەهەنەم، بەشی دووەمیان بەهۆی داوێنیانەوە.
جا ئەوەی کە بەهۆی دەمەوە دەچێتە جەهەنەم پەنا بەخوای پەروەردگار گوناهەکان چێ زانێت چ بە زمان دەوترێ دەم یعنی مەبەستی زمانە یەکەم لە هەموو شتێک گەورەتر لە هەموو گوناهێک گەورەتر بەڵێ کوفر دووەمیان شرک بەڵێ ئینسانێک کوفر دەکات نەعوذ بالله کوفرێک دەلەپەڕێنە خوای بۆ وا دەکەی ئەستەغفر الله یەکسەر کافر بوو حبط عمله صربی سفر بوون کردارەکانی ڕەخنەی لە خوا دەگری جا تۆ چی ڕەخنە لە خوا بگری ئەها بە یەک زمانی خۆت ئەوە بە زمانی خۆی خستە جەهەنەمەوە دووەمیان کوفر دەڵێ بڵێ یا ئەڵڵا دڵێ نەوەڵڵا بڵێ یا فڵان کەسم پێ خۆشترە نەعوذ بالله کابراوەتی ماشاء الله وەشئت هەی پێغەمبەری خوا ئەگەر خوا و تۆ حەز بکەن پێغەمبەر فەرمووی بوەستە ئەجعلتنی لله عیدلا منت کردەوە بەشی خوا بەس بڵێ بەل ماشاء الله وحدە بەس خدا خۆی بەتەنها نەم بێ ڕیزی خواوە جاری وا ڕێز لە کەسێک دەگری بڵێ هەمومان قەرزاری فەزلی خواین پاش خوای پەروەردگار یا ڕەبی ماڵی تۆش ئاوا بێ پاشان ها نەچی بڵێ خوا و تۆ نەعوذ بالله خوا ئەوەی قبوڵ نیە یەکسەر تەواو بووی تۆ ئەبە ئەگەر لە زمانت بێ لە شیرکە دوای ئەوە چ گوناهێک زۆر گەورەی ئینسان ماڵوێران دەکات بەڕێزان بوختانکردن هیچت بە چاوی خۆن نەدیوە وەڵڵی کاکە بە چاوی خۆشت لە فەیسبووکا شتێک کردی ئەم سۆشیال میدیا وای لێ هاتۆ کوڕ ئاگاتان لە زمانتان بێ ئەوە ڕەوازی ڕسمی فڵان کەس دەسە فڵان کەس دانن کوڕە ئەمڕۆ ڕۆژەکەی خۆ ڕۆژی خۆڕزگارکردنە بەخوا برا من حەقم نییە بەسەرەوە هەر سەیری ناکەم هەر کۆمنتی بۆ نانووسم هەر لە لای خۆم زەربی سفری دەکەم من حەقم چێ بەسەر فڵان کەسەوە خوا لە قیامەتە لە من ناپرسێتەوە بەس بەخوا لێت دەپرسێتەوە وتت هەی لەو بێ ئەخلاقا هەی لەو بێ ئەخلاقا ئەزانی ئەوە دەباتە جەهەنەم لەوە چێت تاوانبار بێ لەوە چێ گوناهێکی کردبێ لە بینی خۆی خوادا دواتر تۆبە بکە بەڵام تۆ لەسەر ئەوە تازە تەواو بووی ئەوڕەن بێ تۆژێ ڕۆژێ تۆبە بکە و ڕزگاری بێ بەڵام خوای پەروەردگار تۆ محاسبەیەکی تون دەکا لەسەوەی بە فڵان کەسە گوت هەی بێ ئەخلاق ئەو کوڕوکچە دەبێت دەستیان لە ناو دەستی یەکایە ئیبراکەم لەوە چێ خوشک و برا بن بە خوشک و برایەتی ڕۆیشتنە دەرەوە لەوە چێ هاوسەری یەکتر بن لەوە چێ دەستگیران بن تۆ بۆ یەکسەر لە جامی سارەکەتەوە گومانی ئەویان پێ دەبێت ئەوانە لەوانەی بەبێ شەرعی چوبنە دەرەوە جاری وای قسەشن نەکردووە لە نێتی ناو دڵەوە بوختان چی لە گوناهەکانی تر چیمان هەیە بەڕێزان غەیبەتکردن جورئەتیەوە نێ بە فڵان کەس بڵێ وایە لە پژملەوە جاران ئێستا غەیبەتی جاران لە مەجلیسا بوو ئێستا لە کۆمێنتایە لە لایکێکە لە فڵان شوێنایە ناوێری جورئەتیەوە نێ بەرەو ڕووی بیاوانێ قسەی ناشینی لەسەر دەکەی ناوی خۆت دەگۆڕی ئیتر ئەوە هەر شتێک لە پاشملە بێ غەیبەت لە تاوانە گەورەکانە بە زمان دەکرێت دەباتە جەهەنەم دوای ئەوە چیمان هەیە تانە لێدانمان هەیە ناو ناتۆرە لە خەڵکنان الطعن واللعن لعنتکردن لە خەڵک التنابز بالألقاب اینجا لەقەبنان لە خەڵک لەقەبێکی بە شوێن دەخەوی فەقیرە لە کۆڵی نابێتەوە ئەزانی چەند گوناهێکی گەورەیە ئەم جارەکان دەبێنێتەوە زینا و فاحیشەکان خوای گەورە بە دوورمان کە یعنی ئەوانەی داوێن هێشتا زۆر کەمترن لە زمان پێغەمبەری خوا فەرمووی ئاگاتان لەو دوودا لەبێت دەمت لەگەڵ داوێنت اینجا فەرمووی پرسیار لە پێغەمبەر کرا صلی الله علیه وسلم ئەی چ شتێک ئینسان بە زۆری پێی دەچێتە بەهەشتەوە فەرمووی لە خواترسان تەقوای خوا لەبەر خوا لە وەز لە حرام بێنی دووەمیان ئەخلاقی جوان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیح بوخاری دا ژمارە فرموودە 6474 دەفەرمێ من یضمن لی ما بین لحییه و ما بین رجلیه اضمن له الجنة هەر کەسێک گرانتیم بداتێ کارتێکی لەبەر دەمادا دەنێم واژۆی کە ئیمزای کە پەنجەمۆری کە بڵێ ئەی پێغەمبەری خوا وعد بێ من ئەمە دەکەم منیش دەفەرمێ پێی دەڵێم زەمانی کارتی وەرگرتنی چوونە بەهەشت لە من وەرگرە جوان گوێی بۆ بگرە مسلمانی بەڕێز بزانە ئەویش ئەوەیە لحییه ریجلەیه ئەوەی لەسەرەوەی لە بینی دوو شەویلەکەدایە کە زوبانتە ئاگەر لێبێ بیپارێزە ئەوەش کە لە بینی دووڕانەکەدایە کە داوێنتە لە ژن و لە پیا و لە کوڕ و لە کچ بەڵام جوان لە فەرموودەکە تێبگەین من هیچ کات حەزم لێنێ حەدیثێک بخوێنینەوە لەفز بە لەفز بیکەین بە کوردی و تێپەڕین بەسەریدا باشی کەینەوە لە خزمەت چێدا شیکەینەوە بچینە خزمەت فەتح الباری شەرحی صحیحی بوخاری زانای پایەبەرزی ئیسلام ئیبن حەجەری عەسقەلانی لە مجەلەدی 11دا لە لاپەڕەی 374 هەزار ڕەحمەتی لێبێ چۆن شەرحی ئەو حەدیثەی کردووە چۆن تێیگەیشتووە فموي فالمعنى من أدى الحق الذي على لسانه من النطق بما يجب عليه أو الصمت عما لا يعنيه كاكا كبيغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي أوي لبيني دو شويلة دا كزبان تبي باريزا أقال ليبيا ما بس تيوان يقسنكي دو فقرية هندي شت هي واجبة بزمان بيلي دريخين نكر بيلوي كواجبة لسرد بزمان بيلي بيشي باريزي لوي كالشرع نهي ليكردو بيلي
بۆ نمونە شەرع ئەمری بەچی کردووە بەوەی زیکری خوا بکەی ذکرت کردووە ڕۆژانە سەیری خۆت کە توخوات چەند جار سبحان الله لا إله إلا الله يك الحمد لله يك صلوات يك ذكري خوات كردوها أما دبا خو نابز زمانت بجيره أبز ذكري خواب كي دوميان قرآن خوێندن أمر بتشاكا ونهي لخرابا تو زماني خوم دقرم بخواب بكز نالم تشاكو خراب دوان دل قدرت وأنا إخوتا واجبة أما زمانت بكار هنا وبو أمر بتشاكا ونهي لخرابا بزمانك شيرين وبرويكي خوش بزماني نصيحة نك فضيحة رين ما يخلقت كردوها کەسێک ڕێگاکارێک فەقیرە خەریکە بە هەڵەدا دەچێت چەند جوانە بە هێمنی چی دەست دەمریکی کاکەوری خۆت بە براکەم ئەو خوای ئەم ڕێگا تاقی کراوەتەوە خەڵکی تیا بە هیلاکات چووە کەسێک تەلەبەی دوانزەیە زانستیان وێژەیە خەریکە فۆرمێک پڕ دەکاتەوە نایزانێ وەڵام من زمانم دەگرم حەقم بەسەر کەسەوە نییە واجبە لەوێ زمانن نەگری ئەبێ لەو شوێنەیە زمانت بەڕەڵا بە ڕێنمایی بکە تۆ شتێک تەجروبەت هەیە کاتی خۆی شتێک باشتر دەزانی بیڵێ قسەیەکی چاک لە بینی دوو کەسە وەڵی ئەگە تۆ ئەو دوو کەلیمە باشە بڵێ ڕەن بە فڵان کەس و فڵان کەس لە یەکجیا نەبنەوە ماڵەکە نەشێوێ ئەوە وەڵا من حەقم نییە ناوەڵا بیڵێ مادام گوێ لێ دەگیرێ بیڵێ بەڵام شتێک کە پەیوەندی بە تۆوە نییە ئەوە خراپە زمانی بدە بە پێغەمبەری خوا شتێک کە پەیوەندی بە منەوە نیە پەیوەندی بە منەوە یعنی چی یعنی خوا لە قیامەتە لەسەر فڵان شت من محاسبە ناکە هەر سەیری خۆت کە فڵان کەس دوای کردووە من قسەی لەسەر بکەم ئایا خوا محاسبەی من دەکەن نا دەیخوا محاسبەی خۆی دەکات من ئەوەندەم لەسەر خوا هیدایەتی بدا خوا لێی ببوورێ خوا ستریکە خوا منیش پارێزە لەو گوناهە بەڵام خوا بەڕێزان ئەوە شەوی 27 کۆتایی ڕەمەزانە با پشکنینێک بۆ خۆمان بکەین با بە خۆمان دابچینەوە من لە خۆمەوە بۆ جەنابتان بەخوا من ئەمڕۆگە حەدیسەم نووسێتەوە بە خۆما چوومەوە هەوڵیش دەدەم بە ئیزنی خوازیە بەجێیکەم با هەموو ڕۆژێک کە شەو چوینەوە ماڵەوە سێرێکی خۆمان بکەین ئەمڕۆ ئەوەی کە حەقی زمانە وتومانە یان ئەوەی کەوا خراپە بووە بە زمانمان وتومانە بزانە چەندمان قەرزار دەبینەوە واللهی جاری وایە ئەو هەموو غیبەتەمان کردو ئەو هەموو قسە نابەجێ ئەو هەموو فەیسبوکەت هێناوە بردووە دەجار نەدوتۆ لا إله إلا الله چوار جار نەدوتۆ الحەمدولله زۆر لەسەری قەرزار دەبێەوە دەیت حەیف نییە بەهەش بە دەستی خۆت بە زمانی خۆت دۆڕێنی دووەمیان باسی داوێنی کرد کەسێک داوێنی خۆی پارێزێ مەبەست ئەوە نییە خۆی بکوژێ نەفسی خۆی بکوژێ ئەبێ حەقی داوێنیش بدەیت ئەگەر گەنجی و ئیمکانەتی مادی و جەستەیت هەیە واجبە هەوڵی پێکێنانی هاوسەری بدەیت نابێ بە دوی حرامە بگەڕێ بلەم لاولا خۆت تێرکەی ئەبێ هەوڵ دەی بە حەڵاڵی خۆت تێرکەی حەقی داوێن بدەیت ئەگەر هاوسەرداری نابێ پیاوێک بی بە ناوی شەو نوێژەوە غەیری ڕەمەزان خێزانەکەت ئیهمالکەی ئەبێ حەقی داوێن بدەیت تو هاوسەرگیری ژنی وا هەیە الحەمدولله بە دڵنیاییەوە هەموو ئافرەتانی کورد لە 19.9 ئەمانە دایانگرێتەوە بە دڵنیاییەوە هەمووی داوێنی پاکە الحەمدولله هەموو کورد بە حەڵاڵی لەدایک بووە بەڵام هەر ئەوەندەی کە زینای نەکردووە جێی باشتە نەوەڵا چونکە هاوسەری هێزاری وایە سەرجێگای لەگەڵ ژنمێردەکەیان ناکە فەقیرە کابرا هاواریەتی بەدەستیەوە لەگەڵیان ناخەوێ بەبێ ئەوەی عوزرێکی شەرعی هەبێ بەبێ ئەوەی کەم و کوڕێک لە پیاوەکەیدا هەبێتتر کە لە شەقی لەگەڵ دەکا چاولێ ئەوە دەبێت لە حەدیسەکە تێ بگەی تۆ ڕزگارن نەبە بڵێ وەڵا دەستم بە نامەحرەم نەکەوتووە ئەی هاوسەرەکەت ئەی پیاوی واش هەبووە چەند ساڵ لەگەڵ هاوسەریان نەچۆتە سەر جێگا هەر لە سەوی لە سوئی تەفاهومێکەوەی زانی ژنەکەی خەتای لە کارێکا کردووە خەتای ئەخلاقی ناڵێم کوێتی فڵان کچمان تۆ بە شووددا بە فڵان کەس تۆ قسەت تیا کرد لەسەر ئەوە لێ عاجز بووە ئەبێ ئاگال لێبێ بێ حەقی دامێنت بدەی بە حەڵاڵی وەلەو لاشەوە بیپارێزی لە حرامی هەر بە تەنها بە یەکیان ڕزگارن نابێ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام باسی بەهەشتی بۆ سەحابەکان دەکرد فەرمووی من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة حديث صحيح أخرجه أبو داود هر کەسێک کۆتا وشەکانی ژیانی بڵێ لا إله إلا الله هەر ئەچێتە بەهەشتەوە ئەوە زۆر مژدەیەکی گەورەیە یعنی فەرەزنا بەعەدلی خوا بشتێتە جەهەنەم مەحروم نابێت لە بەهەشت چونکە آخر لەحزەی ژیانی و توێتی شاهیدیە دەم بەوەی کە لە کەون و کائیناتە پەرستراوێکی تر نییە شایانی پەرستنی بێت جگە لە ئەڵڵا هەر کەسێ بە لا إله إلا الله بمرێ إلا دەچێتە بەهەشتەوە بۆیە پێغەمبەری خوا لە صحیح مسلمە حەدیثەکاتەوە فەرمووی لەقینوا موتاکم لا إله إلا الله کەسێک لەسەر جێگا بوو خەریکی مردن بوو فەرمووی لە تەنیشتەوە بڵێن لا إله إلا الله علماء دفنون فليلقنه برفق ولا يأمره لا يقول قل لا إله إلا الله كلا لا يكسيك أو نابي بيبلي كاكا بلي لا إله إلا الله دي بلي لا إله إلا الله نا تلقين أويا تولى لا يوبهمني بس كي تسبيح كذا بين لا إله إلا الله
لا إله إلا الله بلكو أو كسشكل السلام رجع يكسب لا إله إلا الله بس نبي بيبلي ئازادە بۆ خۆی نابێ بڵێ بڵێ دەی بڵێ نەوەک بڵێ خوانە خواستە بڵێ وەڵا نایەڵێم کەوتی نایڵم بە کافری دەمرێ نابێ پێی بڵێ بەس لەلایەوە بڵێ بەڕێزان دنیا تەواو دەبێ خەڵکیش زۆر دەبینین ئەم بەهەشتەی کە باسمان کرد با ئێمە خۆمان نەکەین بە خاوەنی گرفتی موسڵمانانی ئەمڕۆ ئەوەیە دەبینی کابرا الحەمدولله خوا هیدایەتی داوە دوو شەو نوێژی هەیە هەندێک ختمی قورئانی هەیە تۆزە تەسبیحاتی هەیە شەیطان ناتوانێت وازی پێ لێبێنێ لە چێوە بۆی دێ بۆی مەحرومی کاتەوە جارشکە لە بەهەشتا خۆی بە خاوەنی بەهەش دەزانێ ئەو کەسانە کە ببینێ تۆزێ دوور کەوتونەوە لە دین یەکسە بۆ جەهەنەمیان دەنێرە فڵان کەس جەهەنەمیە فڵان کەس جەهەنەمیە کاکە فڵان کەس کوا عیبادەتی هەیە خۆی بە خاوەنی بەهەش دەزانێ بەڵام بڕواتان هەبێ ئەم بەهەشت و دۆزەخە یەک کەس خاوەنیتی کە کێیە ئەڵڵاه بە زاتی ئەڵڵاه کە خۆی دروستی کردوون عاقبەتیش هەر بۆ خۆی دەیزانێ قەت بڕیار لەسەر کەس مەدە سەحابەی پایەبەرز جێنشینی پێغەمبەر صلی الله علیه وسلم با بچین تۆزە خزمەت سەحابە بۆ بەرەکەتی مەجلیس و شەوەکەمان ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێک بوو لە دوو سەرسەختترەکەی ئیسلام دوو کەس زۆر ڕقیان لە موسڵمانان و پێغەمبەر و ئیسلام بوو دوو کەس یەکەمیان کابرایەک بوو ناوی عەمری کوڕی هیشام بوو کە دواتر بە ئەبوو جەهل ناسرا تەواوی جوهدی خۆی بووە لە ناوبردنی ئیسلام خست بۆ کار حتا بە کافری کوژرا دووەمیان عومەری کوڕی خەتاب بوو لە ناخەوە دژی پێغەمبەر و موسڵمانان و سەرکوتکردنی ئەهلی ئیسلام بوو ئەم پیاوە یەکێک بوو لەو کەسانەی تەواوی ژیانی خۆی لە سەرەتاوە دانابوو بۆ بنکردنی موسڵمانان بەڵام کافرێک بوو مەردایەتی هێشتا تێدا بوو هێشتا جوامێریەکی تێدا بوو بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری کرد ئەم دوانە عەمری کوڕی هیشام ئەبا جەهل ڕئیسی قەومێکە دەسەڵاتدارێکە عومەریش پیاوێکی بە شەهامەت و جوامێرە مەلەفەکەیان ڕەوانەی ئاسمان دەکا یا ڕەبی خوایە ڕۆژێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو سەحابەدا دەستەکانی بەرز دەکرێتەوە لەلایەن سەحابە و ئامین بۆ دوعاکەی دەکرێت یا ڕەبی خوایە ئەم ئیسلامە عەزیز و سەربڵند کەی بەهێزی کەی بە یەکێک لەو دوو عەمرە یان عەمری کوڕی هیشام یان عومەری کوڕی خەتاب سبحان الله ئەو دوعا دەکات دوعا بکە قەت مەڵێ فڵان کەس پێویستی بە دوعانێ بەخوا قەت خوا هیدایەتی نادا لەو دوانە بۆیە نمونەم پێێنانەوە خراپتر و سەرسەختتر نەبووە دژی ئیسلام و پێغەمبەری خوا مەلەفەکان ڕەوانەی ئاسمان دەکات یا ڕەبی خوایە بە یەکێک لەو دوانە ئەم ئیسلامە عەزیزکەی چەند جوانە ئیسلام بەهۆی تۆ سەربەرز بێ ئیسلام خاوەنەکەی خوایە بەڵام چەند جوانە بەهۆی تۆوە ئەم ئیسلامە بڵاو بێتەوە تۆ یەک کارەکتەری بچووک بی بەخوا خۆشە تۆ خزمەتکاری مزگەوت بی خزمەتکاری گەیاندنی ئەم پەیامە بی بە هەر شێوەیە کە بۆت دەکرێت بەخوا کەسی لێ مەحروم نابێ هەلانی کەم بەدڵ عەرزم کردن مزگەوتێکی ئاوا بە ئاوەدانی دەبینی لە دڵەوە فەرەحی بەدڵ تا دێ ئەخەی خوایە ماڵەکەی تۆ ئاوەدانی ئیسلام عەزیز و سەربڵندە تۆ بووی بە کاراکتەرێکی گەورە هەر خۆشە هەر بەدڵیش لەگەڵ نەبی ئەی هاوار بەدڵیش بە سەرکەوتنی موسڵمانانی زعاج بی ئەی ماڵوێران تر نوێژی چیەکەی پەنا بەخوا بەدڵ لەگەڵ بە بەکار لەگەڵ بە دەفەرمێ ڕۆژە لە دارونەدۆ کۆ دەبنەوە پێغەمبەری خوا قەزدەکەی ڕەوانەی ئاسمان کردو خدایە من ئەوەندەم لەسەر دوعا بکەم فڵان کەسەکان هیدایەت بدەی تۆ حەقی خۆت ئەزانی کێشایەنە من لێ دەگەڕێم تەواو لە دارونەدۆ کۆبوونەوانەوە باسی فراوانبوونی ئیسلام دەکرێت ئەڵێن چێ پێ محەممەد بکوژێ چێ ئەم کارەی پێ دەکرێت کاکە عەبدولمەناف زۆر و دواتر دەبێت شەڕی عەشایری و تۆڵەمان لێ دەکەنەوە عومەری کوڕی خەتاب دەڵێ من ئەو کارە بۆ من دانێن من دەیکوژم دواتر خۆم تەسلیم بە خاوەنەکەی دەکەم بە کەسوکاری بابم کوژنەوە خوێنی مرۆڤێک هەر مرۆڤێکە ئەبوو جەهل و جەماعەتیش هانی دەن ئافەرین ئەی مەرد دەی بڕۆ دەی ئەم کارە بە تۆ دەکرێ ئەڵێ هاتمە ماڵەوە تەواوی ئەو شەوە بیرم دەکردەوە کە پێغەمبەر بکوژم بەیانی دەوری چەشتەنگا و خۆر هەڵات بوو خۆرە تاوێکی گەرم خۆی بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێ شمشێرەکەم سووا لە چێلانەکەی دەرم هێناسیە چوارجا بە یەکم دادایەوە تەواوی دەمارەکانم دەجوڵان ئەمڕۆ دەبێت کۆتایی بە ئیسلام و موسڵمانان بێنم ئەبێ ئەمە ئاینە لە بن بڕ بکەم چونکە نابێ ئاینەیەکی عەرەب کە هەزار ئەوەندە ساڵە هەیە و بتپەرستی هەیە چۆن دەبێ محەممەدێک بێ و لە کتوپڕا هەمومان لێ تێکدا چۆن سوکاتی بە خوایەکانی باو باپیرانمان بکرێ حەماسەتێکی گەنجانە گرتبوومی ڕۆیشتمە دەرەوە لە ماڵ ڕۆیشتم نێوچانم ئاگری لێ دەباری
تووشی پیاوێک بووم ناوی نوعەیمی کوڕی عەبدوڵڵا بوو. ئەم پیاوە بەدزیەوە موسڵمان بوو بەڵام کەس نەیەزانی ئاشکرای نەکردبوو. تووشی بوو زانی عومەر بەتەمای کەتنێکە. وتی عومەر بەتەمای چی؟ وتی ئەمڕۆ چم محەممەد دەکوژم. ئەمنی وەڕۆی دەنگ و باسی گەورە لە مەککەدا بڵاو دەبێتەوە، بە هەموو دنیادا بڵاوی دەکەمەوە. ئەبێ ئەو کەسە من بم. بڕیاری خۆم داوە. ئەم کابرایە زیرەک بوو، نوعەیمی کوڕی عەبدوڵڵا. وتی بەخوا ئەم کابرایە خراپەی پێ دەکرێت. ویستی بەڵاکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لادا. وتی نانا بترسە ئەم کارە شەر و ئاسان نییە، خۆ کابرا لە کولۆرەدا ناتۆتە دەرەوە، بەخوا خوێنت حەڵ ناچێەوە ماڵەوە دەتکوژن خزمەکانی، با کافریش بن، دەبێتە کێشەی عەشایری و دوژمنداری لە ناو مەککەدا. دەنگیان بەرز بەوە بەرامبەر یەکتر. وتی دیارە تۆش گومڕابووی، گوت بە موسڵمانان دەگوت گومڕا، دیارە تۆش نوعەیم گومڕابووی، ئەگە گومڕابووی با هەر لە ئێستا لە تۆ دەست پێ بکەم. وتی نانا ئەوەندە پیاونی، ئەگە پیاوی بڕۆ بەلای خوشکەکەت. وتی با لە خۆمی دوور خەمەوە، با لە پێغەمبەری خوای دوور خەمەوە، هەر چۆنێ بەڕەم بێ لەگەڵ خوشکەکە شتی وانەکە. وتی خوشکەکەم کامە؟ وتی فاتیمەی خوشکیشت موسڵمان بووە، بۆ معلوماتت ئامۆزاکەت سەعیدی مێردیشی موسڵمان بووە. وتی چۆن؟ وتی ئەگەر ئازای بڕۆ بۆ لای ئەوان، تۆمە لە ماڵی خۆتەوە دەست پێ بکە. وەڵڵای یەکسەر ماڵی پێغەمبەری بەجێهێشت، ئاراستەکەی پێگۆڕی، ها زیرەک زۆر بە وریایەوە ئەم بەڵای لە پێغەمبەری خوا لادا. ناردی بۆ ماڵێک، نە نوعەیم زانی دەچێتە ماڵەوە بە کافری، نە عومەر بۆ خۆی دەیزانی بە کافری دەچێتەوە ماڵە بە موسڵمانی لتی لێ دێتە دەرەوە. ئەڵێ کە لە دەرگامدا دەرگاکەم ڕاوەشان داخرا بوو، گوێم لێ بوو قورئانیان دەخوێن لەو دیەوە. خەبابی کوڕی ئەرەد بەو ژنومێدە دەرسی قورئانی پێدەکوتن. ئەڵێ کەس دەنگی عومەریان بیزوتی دەرگاکە بکەنەوە، لە ترسانە خەباب ڕای کرد، پەڕەی قورئانەکە لە دەستی کەوت لە ترسانە. فاتیمە و هینیش خۆیان کۆ کردەوانێ و خێرا فاتیمە شو دەرگاکەدەوە، کاکە گیان فەرم وەردانیشتە لە شێوەیاندا دیارە ئینسان کە ترسێکی بۆ دێ و شتێکی کرد بێ. وتیەوە چی بوو؟ گوێم لە ورتە ورتە بوو، دەنگێک دەهات. بەخوا کاکە قسەی خۆمان دەکرد، ئەوە لە لای ماڵی ئێمەوە نەبوو، داخۆ لەو کۆڵانەی ئەو دیو بووە. ئیمامی عومەر چای بە قورئانەکە کەوت، پەڕەکە لەوێ کەوتووە. وتیەوە تا وەرە موسڵمان بوون، پەلاماری سەعیدی زاوانیدا سنگی ڕاکشە و یەک زلەی لێدا خوێن لە لوتیەوە هاتە دەرەوە. فاتیمە پەلاماری داوتی تخوا کاکە لێمەدە، تخوا وای لێ مەکە. وتی هەی دوژمنی نەفسی خۆت، بیستمە تۆش موسڵمان بووی بە فاتیمەی خوشکی، بە هەموو کەیفی خۆی زلەیەکی لێدا. ئیمامی عومەر زۆر بەهێز بوو، خوێن لە دەم و لوتیەوە دەرپاڕی، خوێن بەسەر سنگی هاتە خوارەوە. ئەو ئافرەتە دەڵێت کە ئەوەم لێ کرد، وتی دەبەڵێ پێت خۆش بێ و پێت ناخۆش بێت، چیل لە دەست دێ و بێ منەت بە، بەڵێ خۆم و مێردەکەم موسڵمان بووین. ئەڵێ قەتم نەبینی بوو فاتیمە بتوانێت دەنگ بەسەر کەس بەسەر مناز بەڕێزکاتەوە. پەلامارم دا ئەوەرە، وتم لەسەر ئەمە چێ دەیخوێنن؟ پەلاماری داوتی دەستی نەکەیتە، تۆ پیسی، بڕۆ خۆت بشۆ، بڕۆ دەست نوێژ بگرە، ئەمە کەلامی خوایە. گەورەی ئەو ئیسلامم بۆ دەرکەوت، ئەمانە زۆر مەبدەئین، ئەمانە بڕوا یعنی قبوڵ ناکەن لە کەس. کاتێکیش دیسانەوە ناخم سووتا خوشکمە کە ئەو خوێنە بە دەمولوتیا دەهاتە خوارەوە، هەستێکم جوڵا، هێشتا هەستی مەردایەتی مەر تێدا بوو. ئەو خوشکەی خۆم چی لێ کرد؟ وتم بابی خوێنمە. وتی بڕۆ دەمو چاوت بشۆ، دەستت بشۆ، قاشت بشۆ، بە پیسی دەستی مەکەیە. بەڕێزان ئێمە ئەم قورئانە ئەمڕۆ ئاوا بۆم تەبعەت جوانە، بەو قەڵەم قورئان خوێنە لەبەر دەستایە، تخوا سوێنتان دەدەمی وایە ساڵ و ساڵ باوەڕ ناکەم سوورەتێکی قورئانی خوێن بێ. سەحابە ئەو دینە ئاوا گەیشتە ئێمە، ئەو قورئانە ئاوا بەدزیەوە یەکێ لە ژوورەوە پێت بڵێ و بەو هەموو مەترسیەوە وەکو مادەیەکی ترسناک لە ماڵتا لەلایەن ئاسایشەوە بگیرێ. ئەوە هاتوونە سەری. ئەو قورئانە ئاوا لە ماڵەکانماندایە، بەو هەموو جوانیە، بەو هەموو ئاسانکاریە، لەو موبایلەتایە. ڕۆژێک بۆ ئاەتێکت خوێن بێ، ئەبێ بە خۆمان دابچینەوە. ئەمە شەوی قەدرە، شەوی نزولی قورئانە. بەڵێ عومەر خۆی شت، دەم و چاوی شت، دەستی شت، هاتەوە قورئانەکەی بەدەستەوە گرت. پیاوێکی شاعیرە، پیاوێکی خوێندەوارە. چی بوو سوورەتی خوێند؟ ئەو سوورەتەی کە خوێندی سوورەتی طه ما أنزلنا عليك القرآن لتشقى. ئیمامی عومەر دەفەرمێ قەسەم بەخوا کە خوێنمەوە موسولکە بە هەموو لەشما هات. من زۆر کەلام و شعرم بیست بوو، بەسەوە یەکەم جارم بوو. بەڕێزان زۆربەی کەس کە دوژمنی ئیسلامە، ئیسلامی نەبینیوە، هەر لە زمانی خەڵکەوە بیستویەتی، لێگەڕێ بابی بینێ. قورئانی خوێندەوە، دەڵێکە قورئان چەند کۆپلەیەک لە ئاەتەکانی سوورەتی طه ما أنزلنا عليك القرآن لتشقى خوێندەوە. ئەڵێ وتم باشە قوڕەیش لەبەر ئەمە ڕادەکەن، خۆمە هەمووی جوانیە. خەبابی کوڕی ئەڕەد ڕای کرد لە پشتی گۆزە و دیزەوە خۆی شار بووە. وتی عومەر موژدە بێ، لەوە ئەچێ دوعاکەی پێغەمبەری خوا بۆ تۆ گیرابوو بێ، ئەمڕۆ دوعای کردوێنێ، یان تۆ یان عەمری کوڕی هیشامی شەکتان ئیمان بێنن، ببنە مای سەربەرزی ئیسلام. موژدە لێبێ بەڵکو تۆبی.
ئەڵێ وتم مسلمان دەبم. سبحان الله، بە کافری چوو ئەو ماڵەوە، بۆ لێدانی ئیسلام چوو بوو، بە چ نێتێک لە ماڵەوە هاتووە دەرەوە، عاقبەتی بەخێر گەڕا، مسلمان دەبم. هەرسێکیان فاتیمە لە خۆشیانە بەو هەموو خوێنەوە باوەشی بە براکەیان کرد. ئۆ خەی کاکە گیان، ئۆ خەی ڕزگارت بوو. هەموو هەرسێکیان دەستیان کرد بە گریان. ئیمامی عومەر فەرمووی دەچم بۆ لای محەممەد شایەتمان دێنم. لەکوێیە؟ وتیان لە ماڵی ئەرقەمە. ماڵی ئەرقەم ماڵێک بوو لە دەرەوەی مەکە لە گۆشەیەکە بەدزیەوە سەحابە یەکتریان تیا دەبینی. پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو شوێنەدا بەدزیەوە ئەم قورئانەی گەیاندووە. ئەم ئیسلامە بە بێنازی هات، بەڵام دوای عیزەتی وەرگرت، هەموو سەرزەوی گرتەوە. ئەوێ هەر بە عیزەتیشەوە بژیە. زۆر بە جوانی هاتوۆتە بەردەستمان، ئاسان. تخوا نازی بگرن، تخوا بێنازی مەکەن. ئەم قورئانە ئەمانەتە لە ئەستۆی ئێمەدا. منداڵەکانتان لەسەر قورئان ڕابێنن، دەست بەدەست ئەبێ بگا. زۆر بە ئاسانی هاتوۆتە بەردەستی ئێمە. بەڵێ دەڵێ بەرەو ماڵی ئەرقەم بەڕێکەوتم، شمشێرەکەم هەر بەدەستەوەیە. سەحابەکەیم کە حەرەز بوو لە بەر دەرگاکەوە لە کونێکەوە دەیڕوانی داخۆ چێ نزیک بێتەوە بە سەحابە و پێغەمبەر بڵێ خۆتان پەنادان ئاگادار بن، هێرش دەکرێتە سەرمان. وتی ئەی هاوار، عومەر هات. هەموو سەحابەکان لەرزێکیان لێ هات. عومەر دڵڕەقە، بەخوا پێغەمبەریش لەو کاتەیە لەوەیە. یەکەم کەس دەخەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەگرێ، خەمی ئەو نورانە، ئەترسین پێغەمبەر بکوژێ. ئیمامی حەمزە تازە مسلمان بوو، تەڵحەش لە تەنیشتیا بوو. ئیمامی حەمزە فەرمووی مەترسن، ئەگەر هات گوێ بگرێ بۆ چاکە باشە، ئەگەر نەبوو بەرەو ڕووی دەبینەوە. خۆ ئەومان لێ نایە ئەو خوێن لێ بێ، قابلت چییە؟ ئەبێ بەرەو ڕووی دەبینەوە، یەخەی دەگرم. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی حەمزە دانیشە، کەس نەچێ بەرەو ڕووی، ئەو بە لای من دێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو کەس بەغیرەتتر بووە. خۆی دەکرد بە قوربانی، کەسی نەدەکرد بە قوربانی. خۆی دەرگاکەی کردەوە، یەخەی ئیمامی عومەری کرد. عومەر هاتووی بۆچی؟ عومەر ڕوو بکە خوا، عومەر من دوعام کردو خوا هیدایەتت بدا. ئیمامی عومەر باوەشی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم دا کرد، ئەی پێغەمبەری خوا، هاتووم بڵێم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله. مسلمان بوم. پێغەمبەری خوا فەرمووی الله ئەکبەر. تەواوی سەحابە فەرموویان الله ئەکبەر، دەنگی الله ئەکبەر و گریان لەو ماڵەیە بەرز بووەوە. ئیمامی عومەر هەر لەو مەوقیفەیە وتی ئێستا دەچم بۆ لای ئەبوو جەهل، ئێستا دەچم بۆ لای کابرایە کە قسە لە دەمیان ناوەستێ، بۆی بە هەموو دنیادا بڵاوی کاتەوە کە عومەر مسلمان بووە. ئەی پێغەمبەری خوا تەواو ئێمە لەسەر حەقین، بڕۆن لە بازاڕە نوێش بکەن، بڕۆن لە کەعبەیە نوێش بکەن. ئەم ئیسلامە لەسەر دەستی عومەر عیزەتی وەرگرت، خاڵی وەرچەرخان لە مێژووی ئیسلامدا. چاو لێ بڕێزان، لە کەس ناومێد مەبە. من كان آخر كلامه لا إله إلا الله. أو عمري كاتك كليلاي كتي حنتما ڕۆژە بینی تۆزە نەرمە و خواحافیزی لە مسلمانانێکی ئافرەت و منداڵ و پیر دەکا کە بەرەو حەبەشە دەڕۆن. وتی قەت عومەرم وەکو ئەمڕۆ نەرم نەبینیوە. لەو کاتەدا پیاوەکەی کە هاتەوە ناوی عامری کوڕی ڕەبیعە بوو. وتی چییە؟ كأنك قد طمعت في إسلام عمر. ئەوە دەڵێ تەماحت هەیە لە ئیسلامبوونی عومەردا. وتی بەو خوا لەوە ئەچێ، ئەو پیاوە خەریکە تۆزە نەرمی پێوە دیارە. وتي إنه لا يسلم حتى يسلم حمار الخطاب. ده والله قد أو عمر مسلمان نبي حتى كركي ماضي خطابي باوشي مسلمان نبي، أو كرم مسلمان بعمر مسلمان نبي. قد بالريال لسكز مدى شندي كافر به كشهر أو عمرية لتنيش بيغنبري خوا ودني أجري صلى الله عليه وسلم. أو كسيك خلق بالرواي وابو قد مسلمان نبي نكر مسلمان بو هرشي مسلمان تاقيا مدى السلامي لدك لتنيش بيغنبري خوا ونجراوه. بەڕێزان ئێوە لە بەختەوەری چەشتوتانە کە ئەهلی مزگەوتن، تکاتان لێ دەکەم ئەم بەختەوەریە بگەێنن بە زمانی شیرین، بە ئەخلاقی جوان. کورە کاکە خەڵک بانکەم بۆ مزگەوت. ئێمە خەڵک هەبوو ئەلحەمدولیلا سەرەتای ئەم مزگەوتەکە کرایەوە مانگوی ئەو قاعەیە چێ دێ با نوێژ نەکا گوێ لە خوتبە بگرێ. خەڵک هەیە ئێستا ئەهلی ئەم مزگەوتەیە ئەلحەمدولیلا لە سیارەیە گوێ لە خوتبە دەگرێ. برادەرمان دەیهێنا لەناو سیارەکەدا نەدەبەزی. ئێستا پێنج فەرزەی نوێژ و جومعەکانیش دەکا. بیهێنە خۆ زەرە ناکەی کاکە دەگوێ بگرە، برا ئەگە بەدڵن نەبوو دوای وەری مەگرە، خۆ پارەمان لێت ناوێ، خۆ دەنگمان لێن ناوێ، خۆ هیچمان لێن ناوێ. هەر یەکێک لە بەڕێستان دەتوانی هاوکار ڕەفیقێکی خۆت بێنی. کاکە یەک جا وەرە بۆ جومعە، یەک شەوی قەدری ئاوا وەرە، خۆ ئەم هێمنایەتیە، ئەم دڵە خۆشە لەکوێ دەست دەکەوێت؟ بەخوا لە یەک مەجلیسا دەست ناکەوێت. بەخوا خەڵک نەیچێشتووە ئەم تامە هەنگوینە شیرینە. ئەگە بیچێشێت دوای وازی لێ ناهێنێت، ئالوودەی دەبێ، بەس سەرەتاکەی زەحمەتە. کۆتایی وتارەکەم بەوە دێنم، شێخ عەبدولفەتاح مۆرۆ هەیە لە ساڵی 1948 لە تونس لەدایک بووە.
حقوقی خوێندووە محامی بووە دواتر قازی بوو جێگری ڕاشد غەنووشی بوو ئەم پیاوە لە بەرنامەی شاهد على العصردا دەڵێ لە مقابلەیەکی لە تەلەڤیزیۆنەوە لە بەرنامەی شاهد على العصر ئەڵە کاتی سەرەتای لاوێتیم زۆر دڵگەرم بووم بۆ ئیسلام ملی خەڵکم دەگرت کاکە دەوەرە نوێش بکە دەتخوا تۆ ژۆرە نوێش بکە بەخوا جاری وا هەبوو تەکلیفم لە 100 کەس دەکرد یەک کەس لەگەڵما دەهات بۆ مزگەوت 100 کەسم ڕادەسپار تەکلیفم لێ دەکرد یەک کەس دەهات بۆ مزگەوت ڕۆژێک کەسم دەست نەکەوت کابرایەکم بینی لە دوورەوە بۆنی دەمی دەهات بەڵام سەرخۆشەکە بەریدا بوو دیار بوو لە نادی هاتووە وتم کاکە وەرە بۆ مزگەوتەوە چی نوێژە بکەین کابرای عەرەقخۆر دیار بوو ئیدمان بوو لەسەر عەرەقخۆری وەڵڵا کوتی چی بکەم وتم وەرە دەچین لەو حەوزە دەست نوێژە بگرەوە با بچین بۆ ناو مزگەوت نوێش بکە وتی وەڵڵا دێم سەریوە ها هیدایەتەکەت چۆنە هێشتا بۆنی دەمی دێ عەرەقەکە بەریداوە سەرخۆشیەکەی چوو دەست نوێژ هەڵگرت لە حەوزی مزگەوت و چووینە مزگەوتەوە خەڵک ئاوا کرد ئەوە چییە ئەوە چییە ئەمە بۆن گۆرەویان بۆن عەرەقە کورە کاک حاجی فڵان کەس بەو خوا کورە بەخوامە بۆنی عەرەق و مەشروبات و شتی وایە وتیان چێ کەسمان عەرەقخۆر نین هەموو ئەهلی مزگەوت یەکتر دەناسین وتیان ئەو کابرایان نەبێ ئەوە تۆ هێناوتە کوڕە وتمەرە وەڵا کاکە هاتۆ نوێژ دەکا دوور کاتم لەبەر چاوی کرد وتم تۆش ئاوا نوێش کە نوێش ئاوا دەکرێت والله دووسێ مام حاجی و دووسێ گەنج لێمان کۆبوونەوە لە پاڵیان پێوە نانی و بە تاکەنەعل دایانگرتینەوە کوڕە هەی مولحید بەم بۆن عەرەقەوە هاتوویە مزگەوت و ماڵی خواڵێن خوا ئەم بۆنە ناخۆشت چ بوو بڵاوبەوە خۆم ئەدایڵە پەنا تاکەنەعلەکان خوا وای لێ مەکەن باوەشم پێیاگرت ئیمای مزگەوت هات مامۆستا کوتی کاکە شەڕمان لێلا دەبرا تۆ بڕۆ بۆ نادی برا شوێنی تۆ ئەوەیە تۆ بۆ هاتووی بۆ مزگەوت وتی وەڵڵا کاکە نوێژ دەکەم من تازە فێری نوێژ بووم دەست نوێژم گرتووە وتی بابە بڕۆ وەڵڵا لەوانەیە نوێژەکانیشت بە نوێژ نەبێ بڕۆ لە ماڵەوە خۆت بگۆڕە وتی وەڵڵا ناڕۆم والله لەگەڵ مامۆستاشا بوو بە شەڕ کابران نەڕۆی وتم کاکە توخوا وازی لێ بێنن ئەها بەڕێزان زاریوە هیدایەتەکەت چۆنە بەڵێ وەکو کابرا کۆڕۆنای بە مەترونیوێک لە گۆشەی سەری ئەو سەرەوە بە تەنیا دایاننا بەرماڵێکیان بۆ ڕاخست دوایی کوتی مزیێرەکە وتی کاکە بەرماڵەکە خۆم دەیشۆم لێی گەڕێن زۆر بە جوانی نوێژەکەی کابرا ئەو عەبدولفەتاح مۆڕۆیە دەڵێم چونکە من بردبووم من چووم لەلایەوە دۆستام هەموو خەڵک خۆیان لێ دەپاراست بەڵام بەخوا ڕاست دەکەم بۆنی دەمی وەخین دەهات عەرەقی خواردبەوە زۆری خواردبەوە بەڵام ئەو کاتە تەواو هۆشی لەسەر خۆی بوو بینیم زۆر مرتاحە پێوتم مزگەوت زۆر خۆشە ئای کە نوێژ خۆشە هەر ئەو تۆزە تامەکەی کرد تامەکە هاتە دڵیەوە ئەڵێ نوێژدا بەسرا و مامۆستا فەرزەکە کوتی با نوێژەکەمان نەفەوتێ نوێژەکەمان بکەین نوێژی مەغریب بوو نوێژی مەغریبمان کرد لە سوزدەیە ئاخر ڕکات لە ڕکاتی سێمە لە کۆتا سوزدەیە کابرا هەر لە سوزدەیە مایەوە هەر هەڵنەستایەوە مامۆستا سەلامی دایەوە چوم دەستم لێدا کاکە هەستە و بۆ هەڵناستیەوە تەواو هەستە تەحیات بخوێنە یەکسەر بەلاداکە و سوبحان الله ڕۆحی دەرچوو بوو لە سوزدەیە ڕۆحی دەرچوو آخر لەحەزاتی ژیانی من قال لا آخر كلامه لا إله إلا الله چیە بە پاداشتەکەی دەخل الجنة ئەچێتە بەهەشتەوە کارتەکەی وەرگرت تەواوی تەمەنی لە نادی و لە شوێنی خراپا بەسەر برد آخر جار لە مزگەوتاوەتی لا إله إلا الله شایەتمانی هێنا لە سوزدەیە مرد ئەڵێ مامۆستاکە دەستی کرد بە گریانوتی خوایە ئەو هەموو ساڵە خزمەتکاری ئەم مزگەوت و قورئانم بەس دوعامەوە بوو خوا لە سوزدەیە ڕۆحم دەرچێ کەچی بەندەیەکت تەواوی تەمەنی لە دەرەوەی مزگەوت بەسەر برد آخری لطفل لەگەڵ کرد بە لا إله إلا الله لە سوزدەیە لە ناو مزگەوتا ڕۆحی دەرچوو ڕۆژی قیامەت کە زیندوو دەبێتەوە جا لەسەر چی بمری لەسەوە زیندوو دەبێتەوە ئەو بەندەی خوایە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قیامەت هەڵدەستێ ڕۆژی قیامەت ئەو پیاوە لە سوزدەیە خەبەری دەبێتەوە سەری لە سوزدەیە ئەم دینە ڕەحمەتە با بە ڕەحمەت بیگەێنین ئەرکی سەرشانمانە ئەم ئیسلامە ئەمانەتە هەر یەکێک لە ئێوە لەم شەوا بڕیار بدا تا ساڵی داهاتوو بەڵکو یەک کەس بەهۆی تۆ هیدایەت وەرگرێ یەک کەس هەر وەکو هیمەتی ئەو گەنجە چەند خۆشە بوو بە سەبەبی ڕزگارکردنی لە بەهەشتا دەبنەوە هاوڕێ یا ڕەبی خوا داوا لێ دەکەم بە گەورەی خۆت ئەم شەوی قەدرە ئەمە شەوە پیرۆزەکەیە خوای گیان بە نەسیبت کردبین یا ربی خوا دوعاکانمان وەرگری خوایە لەم شەو مبارەکەدا داوا لێ دەکەم هەمیشە دڵخۆشمان کەی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي خواي پروردگار اوي نخوش شفای بخيري بو بنيري اوي داوای دعای خيري لم جمع مباركه كدوا لهر شوينك دنيا يا ربي خوا شفای بخير بو همون نخوش كان من بنيري اواني من دال ان خوا بيان عطاكي اواني اجاوي خزاني هي اصلاح حال يامكي يا ربي خوا طاعه عباده من يقبلكي امين امين والحمد لله رب العالمين.
فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم